دوای سعات 9 ئەمڕۆ بەیانیەکەی دوای ئەوەی کە ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە هەولێرەوە بەرەو ئاراستەی شاری کەرکووک دەڕۆیشت دوای ئەوەی کە لەو شەقامە کۆنتترۆلی شۆفێرەکەی لە دەست دەدات لە ئەنجامدا دێتە ئەو بەری شەقامەکەەوە ئەمە دەبێتەوە هۆکاریەوەی کە پێکدادان لە نێوان ئۆتۆمبیلەکاندا ڕووبدا ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە دانەوێڵەی هەڵگرتووە لە دواوەی ئۆتۆمبیلەکەیدا دوای ئەوەی کە کۆنتترۆلی لە دەستدا دێتە ئەو شەقامەیە بەرەوە لە ئەنجامدا سێ ئۆتۆمبیلە دیەکە بەر ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە دەکەون لە ئەنجامی ئەم پێکدادانەدا تاوەکو ئێستاوەی کە باز دەکرێت 5 کەس لەم ڕووداوەدا گیانیان لە دەستداوە و ئەوانی دیکەش کە ژمارەیان 3 بۆ 4 کەس دەبێ بریندار بوونا ئێستا لە نەخۆشخانەکانی شاری هەولێر چارەسەریان بۆ دەکرێت کۆڤانەوە ئەو ئۆتۆمبیلەیە کە ئەوەی باز دەکرێت شۆفێرەکەی خەڵکی تورکیا تا بەڵام تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە کە تورکە یاخود کوردەی ڕۆژهەڵاتی بڵێن باکووری کوردستانە بەڵام ئەوەی دەبینن شوێنەکەی خەڵک زۆر لێرە وەستاون پۆلیس لێرن لە هەما کاتیشدا هەموو ئەوانەی کا لێرم بە غەمباریەوە سەری ئەم ڕووداوە دەکەم بۆی کە لە یەک کاتدا 5 کەس بۆ قوربانی ڕووداوێکی هاتوچۆ تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی باسی لێو نەکراوەکە بڵێن ئەوەندە کەسە گیان لەدەستداوە بەڵام ئەو زانیارانەی کە هەیە لە ئەنجامی ئەم ڕووداوەدا 5 کەس گیانی لەدەستداوە و ئەوانەی کە گیانیان لەدەستداوە بازەوە دەکەن کە خەڵکی هەولێر نەبوونە بۆ پێی لە ئاراستەی کەرکووکەوە بەرەو شاری هەولێر هاتوون هۆکاری سەرەکی تاوەکو ئێستاش کە ڕوون بێتن ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرە بووە کە لە ئەنجامیەوەی کۆنتترۆلی شۆفێرەکەی لە دەستداوە لە شەقامی ئەو بەرەوە هاتۆتە شەقامەکەی دیکەمە دوو بۆتە هۆکاریەوەی کە 3 ئۆتۆمبیل بکەونە ژێرباری ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرە و لە ئەنجامی ئەمەدا 5 کەس گیان لە دەستدا و 4 کەسیش بریندار بنەوەی ئێستا کە دەیبیننەوە ئەم ئۆتۆمبیلە لا دەبن لەسەر شەقامەکە ڕێگرتون ئەو ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی جۆری ئۆتۆمبیلی بچووک بوونە ئەوان هیچیان ئۆتۆمبیلی بڕێن هاوشێوەیە ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگریان نەبوونە ئۆتۆمبیلی بچووک لە جۆری لە 3 جۆری جیا بوونە ئەوانە بە ئاراستەی هەولێر هاتوون وەک ئەوەی من لە بەرگری فریاکەوتنەوەی کە بە ئۆتۆمبیلەکانیان تەرمەکانیان گواستۆتەوە لێرانە بوون باسییان لەوە کردکە ئەوانە بردراونە تا نەخۆشخانەکانی شاری هەولێر ئەوانەی کە گیانیان لە دەستداوە ئێستا لە پزیشکی دادین ئەوانی دیکەشی کە بریندارن ئێستادا لە نەخۆشخانەکانی شاری هەولێر چارەسەریان بۆ دەکرێتن بەڵام وەک گوتم بە تاوەکو زانیارە سەرەتایەکان تاوەکو ئێستاوەیە کە 5 کەس گیانی لە دەستداوە 3 بۆ 4 کەسیش بریندارە چارەسەریان بۆ دەکرێتن و بە پێی وتەی شاد حاڵەکی شۆفێری ئەم بار هەڵگرە لە ڕووی تەندروستی باش نییە ناجێگیرە بەڵام کەسێکی دیکە لەگەڵدا بووە ئەوان باشترن.